سڵاتان لێبێ ئێوارەتان باش بینەرە شیرینەکانمان لە هەر کوێیەکەن هیوا خوازم لەو پەڕی باشوویدا بن جایەک سڵاو و ئێواری بەهارانەتان باش ئەم بەهارە زۆر تەڕ و بەڕ و سەوز و خۆشە جای هیوا خوازم هەموو بەهارەکە پڕ بێت لە سەیران و گەشت و کۆبوونەوەی خێزانی بۆ ئێوەنجا گرنگترینشت کاتێک ئەچین بۆ سەیران با لە بیرمان نەچێت دووشت پەراوێز نەخەین یەکەم قەرەباڵەخی و ئیزعاجکردنی شۆفێرەکانی کە لەسەر شەقام چونکە مافی خۆتە مافی ئەوانیشە کە بە شێوەیەکی ئارام و بە شێوەیەکی ئارام بڕۆن و بگەڕێنەوە هاوکات لە سەیرانگاتکان وایە لەو بازنەی کە دروستی دەکەی تەنها ئەو بازنەیە بە مافی خۆت بزانە پێویست ناکات دەنگی گۆرانەکەت بڕسکەیتەوە خێزانەکەی تەنیشت کاتون بۆ سەیران ئەوانیز ئاج بن هاوکات ئەوەشمان ئەبێ بیر نەچێلایەنە ئینسانەکەوەیە چۆن ژینگەشتی باشەدا بە ئێمە ئێخۆ بە ئێمەشتی باش بدەین بە ژینگە ئەوەش خاشاکانمان لەگەڵ دەستی خۆمانە بە گوڵ و دەسە گوڵەکانتان هەڵدەگرن هەتا بە دەرگای ماڵی خۆمان و لەوێ دەیبنینەوە جا بۆم ئێوارەیە ئەزانم بۆیە باسی سەیران و ئەوم کرد چونکە هەستەکەم دوێنێ زۆر بەمان لە سەیران بووینە بۆ ئەمڕۆ ئیتر خێزانەکان هاتوونەتەوە خۆیان ئامادەکان بۆ کۆمەڵێ بابەت لەگەڵ منداڵەکانیاندا بەڵام بەر لەوەی ئاماژە بکەم بە بابەتە سەرەکیەکەمان با لە بیرم نەچێت لەگەڵ هاوکاری گوڵمە دەستە گوڵی نازدار و ئازیز و هەمیشە زیندوو لەگەڵمە ئەم ئێوارەیە ڕۆژینێکی ترتان پێشکەشەکەین چۆنی چۆنی شیرین ئێواری تۆ سپاس بۆ چوونەکەت بەڕاستی سەبارەت بەو بابەتەش کە باسی سەیران کرد ئێستا لەم ڕۆ بەدواوە کە شوها بە جۆرێک خۆشە بێ کە تەنها ئەو بە پێی پێشبینی کەشناسی بێ لە دووشەمی داهاتوو 16 بارانە ئەگەر نائیتر تەواو خۆرەتاوە بێ ئیتر ئەها ڕێوشێ نەکرێتەوە بۆی خەڵک بچنە دەرەوە بچنە سەیران و هەرێک لەو بابەتە هەندێک ڤیددیو کرا بە شیرن پاشماوەی ئەو کەسانی کاچنە سەیران بەڕاستی پاشماوەیەکی زۆر زۆر لە دوای خۆیان بەچێ دەڵن ئەو سروشتە جوانە دووبارە بارانێکی بەڕەحمەت باری و هەموو زەوی پاک کردەوە زەوی لە پاشماوەکانی ئێمە پاک کردەوە بەڕاستی ئێمە ناکرێت دیسان دووبارە بچین پیسی بکەینەوە بۆیە ئەو خاڵە بەهاند وەربگرن کیسەیەکی گەورە لە ماڵەوە لەگەڵ خۆتانە بن هەرچی پاشماوەکە ئیکەنە نایەوە دواتر کە گەڕانەوە لەسەر ڕێگاوبانەکان شوێنی ئەو بابەتە هەیە زەبڵفڕێدان ئەکێتە ناو ئەو شوێنەوە بە شێوەیەکی شارستانی و جوان و تا ئیتر کەس شکلەی لەوە ناکە حکومەت بۆ ناچێت پاشکاتەوە یان شتێک لەو بابەتە ئەسڵەن هەستەکەم بابەتی پاکوخایەنی لەسەر تاکە 1970 لەسەر تاکە 100 لەسەر لایانی پەیوەندیدار و حکوومەتە بەدڵنیایەوە اینجا ڕێبین خێزانەکان گەڕاونەتەوە ئەمڕۆ ئەبێ لەگەڵ منداڵەکانیاندا پلانی سعیکردنێکی باش دادنن چونکە وەکو لای هەموو ماڕوونە ماوەیە شوێکی باشیان هەبوو خوێندکارەکان مامۆسای گەورەی گەلەکەمان دەڵێ لە ڕۆ ئامۆژگارەکە و شارێکی پێشکەش کردی من یەک دێرم بیرێ ئەڵێ بخوێنن خوێندن مەرهەمە بۆ زامی گەلی کورد ڕۆڵەکان بخوێنن زۆر باشە لە سەردەمی تەکنەلۆژیادا لە سەردەمی پشوو ئیسراحەتی زۆر و ویستنی ئیسراحەتدا خوێندکارەکان بەڕاستی کەوتونتە دۆخێکەوە ساردبوونەوە لە خوێندن جەنگان لەگەڵ مێشکیاندا بۆ نەخوێندن هەوڵ و کۆشش ئەوە بخەرەلایەکە و کە پێم وانە ئێستا ئەسڵ خوێندکارەکان مەبەست و ئامانجیان بێت ئەنجا لەم نێوەندەشدا ئەوەی کە زۆرترین ماندوو دەبێت و زۆرترین پرشکی ئەم قوربانەی بەردەکەوێت بێگومان مامۆستا ماندوو لە ناسەکانمان دروستە لایەنە پەروەردەیەکان زۆر بەباشی ئەم چەند ساڵەی دوایی خوێندنی کوردیان بەرزڕاگرتووە بەڵام بەڕاستی ئەمە هەمووی هەوڵ و کۆششی ئەو ڕێبوارانەی لە پشتەوەیە کە ماندوو لە ناسانە وانە ئەڵێنەوە ئەزانەی مامۆسای ئێستا کاتێک خوێندکارەکەی تەلەفۆنی بۆ بکات وەڵامی ئەداتەوە هەر کاتێک خوێندکارەکەی نامێکی بۆ بنێرێ وەڵامی ئەداتەوە کە لە سەردەمی جاراندا پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی تەنها ئەو بوو ئاهاتە پۆلەکەی بابەتەکەی شیە کردە و ئەچوە دەرەوە بۆشە نەبوو پرسیارکەی ئێستا بە شێوەیەکی بەرفراوان مامۆستا زۆر یارمەتی تەلەبەدات خوێندکارەدات بەڵام خوێندکار بەپێی ئەو ماندووبوونی مامۆستاکەی ناجێڵێتەوە هاوکات لایەنێکی تریشەیە کە لەم پرۆسەی خوێندن و سعیکردنەیە زۆر ڕۆڵی هەیە خێزانە جا ئەم بابەتە بەڕاستی پێم وایە زۆر بابەتی تر هەیە بەڕاستی ئێستا زۆر جار هەیە بەهۆی ئەو پشوانەوەی کە پشوێکی زۆر بوو بەڕاستی لە ماوەکان لە 3 مانگە ڕابردووە بەشێک لە مامۆستاکان باسییان کرد کە منهەجەکەیان تەواو نەکردووە جا لە مانگی 4 وەک باسمان کرد کە 4 پشوتیایە بەڕاستی بە هەمووی نزیکەی 20 ڕۆژێ 25 ڕۆژێ خوێندن ماوە ئەم پرسە و پرسی بە ئۆنلاینکردنی خوێندن
لەبەرنا لەباری بارودۆخەکە بەڕاستی ئیتر کۆمەڵک پرس و بابەتی تر هەیە کە ئەمانە تا چەنێک کاریگەری لەسەر فێرخوازە بێ لەسەر مانەجەکە بێ بە تایبەت فێرخوازەکانی پۆلی 1 و 2 کە کۆمەڵێک پیتی تایبەتیانێ دەبێ ئەو پیتیانە لەو ساڵەیە وەرگن بچێتە ساڵێکی تر دووبارەی ناکەنەوە جا هەموو ئەمانەکەینە پرسێکی گرنگ لەگەڵ مامۆسایەکی ئاسی دێرە میوانە مامۆسا فاخر کە بەڕێزیان بەڕێوەبەری خوێندنگەشن و چەندین ساڵە ئەزمونیان لە بواری پەروەردەشەی مامۆسا بەخێر مامۆسای بە فەخرمان مامۆسا عەبدولمەجید ڕەزای خوا بەخێری مامۆساکە سەرچاوان ئێوارەت باش ناوەکەم باڵەوت پێم وایە شیرن پێم وابوو وشەی وەسفانە تۆ مامۆسای بە فەخرمان دەست بەخۆش زۆر سپاسە مامۆسا بەڕێستان چەند ساڵە مامۆستان وڵی من وەکو خۆم 1985 خانی مامۆسانم تاو کرد ساڵی 85 بەڵێ بەڵام ئیتر ڕژێمەکە بواری نەدا کەوا دا بمەزرین کاتی خۆی لەگەڵ هەندێ بارودۆخی سیاسی مهم یعنی لە 2003 لە سەرەتای پرۆسە لە دوای پرۆسەکە ڕوویدا گەڕاینەوە پیشەوەی خۆوان ڕاستە لە ساسە کە بە من و تۆ باسی سەیران و چوونە سەیرانمانە کرد پێما بە مامۆسا کاردانەوەی باشی هەبوو مامۆسا لەگەڵ گەشت و سەیرانە باشی وڵی هەتا ڕادەیەک هەتا ڕادەیەک باشین خۆی هینە گەشت و سەیران پێویستانی بۆ مرۆڤ بۆی کەوا لەژێر ئەم زەختی کەوا لە سەرەتی چکەم ژیان ئێسا وەکو جاران نییە تۆزێ ژیان تۆزێ هینە قورسترا و معقدترا جاران ژیان سادە بوو بەڕاستی زۆر سادە بوو بەس ئێستا جیاوازە بۆیە مەسەری سەیرانش پێویستە بین بکردرێ ئەگە بە جۆرەی توانە مامۆسا با بینە سەر بابەتە سەرەکیەکە کڕۆکی بابەتەکەمان ئەوەیە کە ئەو کێشە و گرفتانی کە لە خوێندنگا و لە نێوان خوێندکاراندا هەیە ئەوی مامۆسایان زۆرتر هەستی پێ دەکەن دواتر بە وەرد و درشتی دەچین نایەوە بەڵام با سەرەتاکەی ئەو بێ مامۆسا ئەم هەموو زۆر پشووە بەڕاستی کێشەی بۆ خوێندنگا و خوێندکار مامۆسا دروست نەکردووە بەڵێ من ببورە سەرەتا من سپاسی ئێوە کەم بەرنامەی ڕۆژین کەوا ئەم دەرفەتیدا پێمان بتوانین لەگەڵ بەخێوکارانی قوتابیان و خوێندکاران و لەگەڵ قوتابی ئازیزەکانمان ینی تیشکە بخینە سەریان زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی کەرکوو کە ئەم دەرفەتی پێماندا بێگومان پشووی زۆر بێگومان تەئسیراتی خۆی ئەبێت تەئسیری نەرێنی ئەبێت تەئسیری سلبی ئەبێ لەبەرەوەی تۆ بە درێژایی ئەم ساڵێکەوە دانراوە تۆ میتۆدێک تەیە منهەجێک تەیە لە هەموو بابەتەکان بڕیار وایە ئەبێت تەواو بکرێ هەموو ساڵێک ئەبێت تەواو بکرێ لە هەموو پۆلەکانە بە تایبەتی لە پۆلە کۆتاییەکان ئەوانی کەوا بابلین تاقیکردنەوەی گشتیان هەیە وزاری پێدەوترێ لەوێ ئەبێ هەر هیچ مەجالیتیان ئەبێ هەر تەواو بکرێ بەڵام بە گشتی ساڵانی پێشوش ئەوە نووسراوی فەرمی هەیە ئەبێ منهەجەکان تەواو بکرێ بەڵام لەگەڵ ئەم پشوانەیە تۆزێ ئەستەمە بەڕاستی ئەم ساڵ ئەستەمە باشە مامۆستا پێدوانی ئەمەمە پشووە زیان بە تەلەبا گەێنێ زیان بە مامۆستاکە گەێنێ زیان بە مەنهەجەکە گەێنێ ینی بەڕاستی ئەم بیلەوە نەکراوەتەوە یان یاسایەک بۆم پشوانە دانرێ بۆ نمونە فێرخواز ئەمڕۆکە تاو خۆی ئامادە کردو بۆ بەیانی ساعتەش پێڵن کاکە دەوام نییە ینی ئەمە کاریگەری هەیە هەستەکەم کاریگەری لەسەر مامۆستاشە بێ بێگومان کاریگەری هەیە خۆی کاریگەریەکەی نەک بەس لەسەر ینی قوتابی و خوێندکار کاریگەری لەسەر کۆمەلگا گشتی هەیە کۆمەلگاکە گشتی لەسەر پرۆسەی پەروەردەشت تاسیری هەیە لەبەرەوەی تۆ ئەم مناڵە خەڵکی زانا و دانا ئەمە بەرنامەی بۆ داناوە لە 6 ساڵێ ببێتە خوێندن بەرخوێندن بچێتە قوتابخانە ئەبێ بابرین ماوەی 12 ساڵ یەک دوو سێ قۆناغ ببڕێ حتا ئەچێتە پەیمانگاو ئەچێتە زانکۆ ئیتر ئەمە یعنی هەر ئەم پشوە زۆرە وا ئەکا کەوا ئەم مناڵە وەکو پێویست لەناو قوتابخانەیە بابلین وانە زانستیەکانی تەواو نەکرێ تەئسیراتی تەمەن مامۆسا بەڕاستی نەک بەس مامۆسا لە ئیدارەت کارگەری قوتابخانەکان بەرنامەی خۆیان هەیە پلانی خۆیان هەیە ناتوانن تەواوی کەن مامۆستا پلانی خۆی هەیە پلانی ساڵانە هەیە و ڕۆژانەی هەیە ناتوانێت پلانە ساڵانەکەی وەکو پێویست جێبەجێ بکە لەو لاوە باجەکەی چی ئەیدا تەبعەن قورسایەکە ئەکەوێتە سەر چیە قورسایەکە ئەکەوێتە سەر بە دەرەجەیەک مامۆستا و بە دەرجە دوو قوتابی خوێندکار زۆر جار ئەڵێن مامۆستا پێی خۆشە بەیانیش ئۆتڵێ ینی ئەو شتە ڕاز نییە مامۆستا پێی خۆش نییە قەت شتیوانە بەڕاستی من هەموو کاری خزمەتیم لە وەکو
پەروەردەکارێک لە دوو قوتابخانەی خزمەتم کردووە نەورۆز و چراخان زۆربەی کات بە تایبەتی مامۆسانی پۆلی 6 وەکو پێشبڕچی وایە بۆی وانە وەرگرن بۆی بابەتەکان تەواو بکەن نامامۆسا بێت شێوێک حەزی لێ نییە ئەسڵەن پرۆسەکە سار دەبێتەوە لە هەموو ڕوانگەکانەوە سار دەبێتەوە چکەم تۆ ئامانجێکتەیە ئەبێ ئەو ئامانجە بگەی پێ بەچی ئەگەی پێی بە کاری ڕۆژانە تەگەی پێ بەڵام کاری ڕۆژانەکەت ئەوە ناوبڕی تێکەوێ ئەو هینی پشووی تێ بکەوێ یعنی هەر مامۆسا خۆشی هەست بە بێزاریەکەکە هەست بەوە ئەکاکەوە بەرنامە نییە پلان نییە باجەکەشی وەکوتم کۆمەلگاکە گشتی ئیدا پرۆسی پەروەردە گشتی ئیدا قوتابی خوێندکارشیدا مامۆسا بەهۆی ئەو زۆر کرانە بشۆ بڕیار دراکە ڕۆژی شەمان بە شێوەیەکی گونجاو هەر خوێندنگایەک پێی باشە شەمان کا بە دەوامی فەرمی ئایا بەڕاستی کردنی شەمان بەدەوام قەرەبووی ئەو هەمووانە دەستچوە کاتەوە هاوکات مامۆسا ئەگەر منهەج تەواو نەکرێت ئەمساڵ هەڵسەنگاندن یاخود دەرخستە بەسەر چ مەرجێکە ئەکرێت بە چ مافێکە کرێت پرسیارێکی جوانە شیرین خان تۆ بیتە سەر ڕووی یاسایی بە هیچ شێوەیەکی یاسا ڕێگە نادە تۆ شەمان دەوام بکەی لە کاتێکا پێشتر دەوام بڕیاری داوە لەسەری شەمە پشووە پشوویەکی فەرمیە تۆ مامۆستا دێنیتە قوتابخانە داوا لە مامۆساکی مامۆسا ئامادەی تایە بێتە قوتابخانە ساڵانی پار پێرار یعنی کردمان بەڵام وەکو دیتە شێوەی یاسایی نییە لەناو قوتابخانە یا خوێندنگا حاڵەتێک ڕوئەدا قوتابی خوێندکارێک شتێکی تیا بەسەر دێ یعنی چێ تەحملی ئەم مەسئولیاتاکە باشترین خۆی ئێمە وەکو پرسیارش لێمان پرسیار کرا مەسەرەن چێ پێی باشە شەمان بگەڕینەوە دەوام بکەین یاخود چێ پێی باش نییە ئەوەی ڕاستی بێ لەمایە ئەگە بکرایە مەسەرەن هینێکی تر هەبواە ڕێگە چارێکی تر ئەوش ئەوەیە مەسەرەن چکەم تۆ ئێستا شەمەش دەوام بکەی ئەوەی ماوە سێ شەمەیە ماوە ئەوەی ماوە سێ شەمە ئەم سێ شەمەیە ئەو هەموو پشوە پڕ ناکاتەوە بەڕاستی ئەوەی باشتر وابوو مەسەرەن کاتی تاقیکردنەوەکانیان دوا بخستایە مەسەرەن بۆ نمونە 15 ڕۆژ 20 ڕۆژ وزارەت لە ئەنجومەنی وەزیران و ڕەزامەندی وەرگرتایە کاتی تاقیکردنەوەکانی دوا بخستایە بۆ مەسەرەن بۆ 25 سەروی 25 لە بینی 20 بۆ بیداەتی 6 بۆ ئەو کاتانە دوای بخستایە هەموو مامۆساکان ئەوسا ئەیانتوانی میتۆدەکان مەنهەجەکانی بابەتەکانی خۆیان تەواوکردن زۆر بە مسەیتریش ئەیانتوانی بەڵام ئێستا زەحمەتە لەلای ئەمە لەلایەکی ترەوە ئێمە وەکو خوێندنی کوردی ئێمە نیوەی مامۆساکانمان زیاتر سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە هەمووشمان ئەزانین کێشەی موچە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ساڵێ مامۆسا دوو موچە سێ موچی ئەفەوتێ یعنی لەم لاوە حکوومەت خۆی دووسێ موچەی لێ ئەبڕێ لەم لاوە تۆ پێ ئەلی وەرشەمە دەوام بکە یعنی دیتە سەر شتی منطق نییە بەڵام باشتر وابوو کاتی تاقیکردنەوەکانیان دوا بخستایە ئەو ساکە هەموو پەروەردە یەکەی سەرپەرشتیاری کارگیاری قوتابخانەکان مامۆساکان ئەو بەرنامە و پلانی دایان نابوو ئەیانتوانی جێبەجێ بکەن بەس بەداخەوە ئیشەکە ئاها بۆ شێوە سەری نەگرت ئێستا لەوانەیە پێشنیاری تر لە پێش بێ مامۆستا ئێستا بۆ نمونە منهەج تەواوەکرێ یاخود کێشەیە بێ بۆ منهەج بە تایبەت پۆلیەکی سەرەتایی و دوو سەرەتایی و هەروەها ئەو دەرسانەی کە وزاریشن لە هیچ پۆلێک تەنها لە چەند بابەتێک لەوانێ منهەج تەواو کرێت لە هیچ پۆلێک لە پۆلیەکی سەرەتایی و حتاکم شەشی ئامادەی کەس ناتوانێت منهەج تەواو بکات ئللا چەند بابەتێکی زۆر هەیە خۆی بابەتەکان بابلین کتابەکە پەرتوکەی بابلین لاپەڕەکانی کەمە وەکو پەروەردەی ئیسلامی وەکو بەها کۆمەڵایەتەکان ئەم بابەتانە تەواو ئەکرێ بەڵام دیتە سەر بیرکاری و زانست و ئینگلیزی و کیمیا و فیزیک ئەچیتە ناو قۆناغەکانی یعنی بە هیچ شێوەیەک تەواو ناکرێت بە هیچ شێوەیەک باشە مامۆستا ئەمە کێشە و گرفت بۆ قۆناغی دواتری خوێندکارەکە دروست ناکە ئەی خۆبێ لانی پەیوەندیدار وەزارەتی پەروەردە ڕێگە چارەیەک بۆ ئەم بابەتە بدۆزێتەوە ئێمە مشکلەکەمان ئەوەیە من یەک دوو جارتر ئەم قسەم کردووە لە نازانم لێرە قسە کردومیان نا یعنی وزارەتی پەروەردە بۆتە حەقلی تەجارب وەکو هینە یعنی هەر ساڵی شێوەیەک بەکاردێنن لەگەڵیا بێگومان تاسیرە کاتا دەگیان چکەم تۆ منهاج یەک تەواوکەری یەکتریە زنجیرەیە بەکتریەوە بەسراوە پۆلی دوو بە پۆلیەکی سەرەتاییەوە بەسراوە پۆلی سێ بە پۆلی دووە بەسراوە ئیتر ئەوها ئەڕوا حتاکم قۆناغەکانی خوێندن گشتی تەواوەکە تۆ لێرە کە منهەج تەواو ناکەی کە ئاچێتە پۆلێکی تر ساڵێکی تر ئەم بابەتانی وەرنەگرتووە سێرێکی لێ کێشەی بۆ دروستە بێ
بەڕاستی کێشەی بۆ دروستە بێ لەبەری دیتە سەر بواری زانستی ئەم قوتابی و ئەم خوێندکارە وەکو پێویست 100% ئامادەکراو نییە. باشە مامۆستا چارەسەر چییە بۆ ئەم بارودۆخ؟ ئێوە چ پێشنیازێکەیە چێکن بە تەمای چین؟ وڵای من وەکوتم من بەڕای من باشترین چارەسەر بۆمە ئەوە بکەوە تاقیکردنەوەکان دوا بخرێ چکەم تۆ من هەزش کورت بکەیتەوە ناکەی لە کۆتای هەروای لێ بکەن؟ والله هێشتا مەجال ماوە ئەگەر بکرێ ئەمە باش چارەسەرە تۆ یەکی لە پێشنیارەکانە لێ من هەچ بابەت بەشەکانی کۆتایی مەسەن تەرک بکرێت داقل نەکرێت تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ وەکوتم ئەمەش تاسیری خۆی هەیە تاسیری خراپی هەیە بۆ قۆناغێکی تر قۆناغی دواتر ئەو قوتابیە ئەو زانستەی ئەو بەشانە یعنی وەری نەگرتووە تەواو نەکراوە لای تاسیری هەیە بەڵام ئەگە بکرێ ئێستاش کات ماوە ئەگەر وزارەت ئەنجومەنێکی خۆی هەیە ئەنجومەنی ڕای هەیە کۆ ببێتەوە پێشنیارێکی وا بخاتە پێش وەزیر جەنابی وەزیر و جەنابی وەزیر بیداتە سەروی خۆی ئەنجومەنی وەزیران چکەم ئەمە موافقی ئەنجومەنی وەزیران شێوێ ئەتوانن دوای بخەن ئەگەر دوای بخەن باشترین چارەسەرە بە 15 ڕۆژ چارەسەرە بێ بابەتەکە باشترێ وەک لەوەی کوا ئەنووت شەموان دەوام بکەن کە سێ شەمە ماوە خۆی کوا 15 ڕۆژ مەسەن پرۆسی خوێندن سێ هەفتاکە سێ پێنجی چکەم لە هەفتێکا 5 ڕۆژ پرۆسی خوێندن هەیە 15 ڕۆژەکە کوا سێ شەمە تۆ دەوام بکەی یعنی فەرقەکە زۆر زۆرە تۆش کە تەلەبەوەی حەزە لە ئۆتڵە و ئیسراحەت و شەوە نییە کاموو تەلەبەیە کەس دەکەم بە جێزەکان حەزی ئەڵێ پۆلی 6 نا پۆلی 6 هەستمە کرد پۆلی 12 باوەڕتان هەبێ ینی وبای لێ هاتووە قوتابی خوێندکار ئەلی وەڵام مامۆستاوانە لە ماڵ بووینە بێزار بینە ئێستا کێشەکە ئەوەی ئەزانسیە بێزگل لە مەسەلەی پشتووەکە ئێمە ڕێزمان هەیە مەسەلەی بواری مەسەلەی ئاچێتە هینی ئاینیەوە ئاچێتە مەسەلەی کەش و هەواوە ئەچێتە سەر مناسەباتی نیشتمانیەوە ئەمان هەمووی تەئسیراتی هەیە نەتەوەیە ئاینیە ینی هەمووی یەکی گرتووە بەڵام تۆ کە پشوێک ئەدەی بەس بۆ قوتابی خوێندکار یخو دایک و باوکی لە دایرەیە مەسەن زۆربەی کاتیان لە کاتی پیشەی خۆیەتی ئەو مناڵش بەتەنیا لە ماڵەوە چیەکە چیەکە ئەو مناڵە بەتەنیا چیەکە لە ماڵ دایکی لە دایرەیە عوتڵی نییە بەس بۆ قوتابخانەکەیە لە لایەکی ترشەوە دیتە سەر ئەوە مەسەلەی کەش و هەوا کە دێت یعنی ئێمە بەداخەوە ئێمە ئیمساڵ دوو کەسمان لێ مەسەلەی باران خنکانی بردی لە ئافاو بردی ئەوە بوو تقریبان هەفتەیە دەڕۆژ پێش ئیستا ئەو کوڕە گەنجە کە هەمومان ئەسفمان بۆی خوارد لە بارانەکەی پێشوش قوتابی خوێندکارێکمان لە لەیلان ئەینەن بەر ئاوەکە کەوت و ئاو بردی و لافاو تاسیری کرد ینی کە لانی دەسەڵاتش کە پشووەدا زۆربەی جا ناچاریە ئەیدا لەبەر تۆ مەسەلەی کەش و هەوا ئەوە شتێکە حتمیە بەڵام ئەگەر یاسایەک هەبێ پشووەکان ڕێک بخا پشووی ئاینی ڕێک بخا پشووی نەتەوەی ڕێک بخا لەوە زیاتر نەبێ ئیلا مەسەلەی وەکوتمان ئەوەی مەسەلەی کەشناسی نەبێ ئەوەی کەشناسی کە دێتە پێشەوە کەس یعنی هینی نییە وەک چۆن بلی ناڕەزایەتی نییە لەسەر ئەوە چکەم ئەوە بابەتێکە شتێکی تر جیاوازە و پەیوەندی بە سەلامەتی خەڵکەکەەوە هەیە باشە مامۆستا لە سەروبەندی هەموو ئەم قسە و باسانەی ئێمەدا و لە بەرنامەکانی پێشترمان دەزاتر تشک مەخلۆتە سەر قوتابی چونکە قوتابی خۆی ناوەندە گرنگەکەیە دواترم قوتابیە دەبێت ڕەنگە بێ بە سەرۆکی وڵاتێک ڕەنگە بێ بە تیرۆریستێک بۆیە ئێمە زیاتر تشکە خەینە سەر ئەوان بەڵام بێگومانم ئێوەش لە نێو حرەمی خوێندنگاکاندا کۆمەڵە کێشە و گرفتانەیە چ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی خۆتان چ لە ناو مەیدانی خوێندنگاکەی خۆتاندا ئەگەر تۆزێکیش باسی ئەومان بۆ بکەیت کێشە و گرفتی مامۆستا چییە؟ وەڵڵاهی ئەگەر ڕاستی تەوێ پرۆسی پەروەردی لە قەیرانایە پرۆسی پەروەردە یعنی لە قەیران یعنی لە هەندێک بابەتی هەیە مەسەلی منهەزیتە سەر منهەجەکەی زۆر باشە باشترین تش لە ئیسا لە پرۆسی پەروەردەیە منهەجەکەیەتی بە تایبەتی بەشی خوێندنی کوردی منهەجی دراسی خوێندنی کوردی زۆر بەهێزتر و زۆر باشتر و زۆر تەواوکارە لە منهەجی دراسی عەرەبی بەڵام دێتە سەر بابەتەکانی تر بەڕاستی کێشەی زۆرە کێشەی میلاکەیە کێشەی موچە هەیە کێشەی ئیداری هەیە کێشەی بێبەرنامەیی هەیە خەڵکی دڵسۆ زۆرە ئەوەیە ئەم بابەتانە بابلین کەم کورتیەکان تەواو بکە بەڵام
لەسەروی ئەو شەوە سێرەکەی ڕێگری ئەکرێ لەسەروی ئەو شەوە سێرەکەی وەکو پێویست نالن وەکو پێویست کار بک بۆی ئەم ئیشانە هین بێ بەگشتی پرۆسەی پەروەردە ئەبێ لە بناغەوە ئەبێ حکوومەتی ناوەند حکوومەتی فیدراڵ حکوومەتی هەرێمش ئەبێ سەرتاپا پێداچوونەیەکی گشتی پیا بکە کێشەی میلاک بۆ هەیە مامۆستایانی کێشەی میلاک پەیوەندی بە دابشکردنی مامۆستاکانەوە هەیە یاخود هەر لە ئاستەوە خۆی کەمە بە دابشکردنەوە هەیە مەکتەبێک دە مامۆستا هەیە مەکتەبێک سێ مامۆستا هەیە مەکتەب تۆ ئەزانین چۆنە کۆمەڵێشت هەیە مەسەرن تاسیرەکە مەسەرن تۆ ژماری هۆبەکان تاسیرەکە لە قوتابخانەیەەکە ژماری پۆلەکانی ژمارەی قوتابی خوێندکارەکان لەناو پۆلەکانە تاسیرەکە ئەمە ڕەبتە ئەبێ ڕەبت بێ لەگەڵ چیە ئەبێ ڕەبت بێ لەگەڵ میلاکە لەگەڵ یەکەی سەرپەرشتیاریە بۆ ئەوەی کارێک بکەن ئەم قوتابی خوێندکارە لەم قوتابخانەیە لەم خوێندنگایە یعنی بازی ئەوە نەدات کەوا وەکو پێویست دابشکاری نییە لە مامۆسا و لە فەرمانبەرە و لە پسپۆریەکانشە هەروە بە هەمان شێوە چکەم ئێستا تەنانەت قۆناغی سەرەتایش هەمووی پسپۆریە ینی تۆ مامۆسایەکی کەوا بابلین شادەکەی ئیقساسی کۆمەڵاتی بێ ناتوان بیرکاری بداتەوە ناتوان ئینگلیزی بداتەوە و هەبا بە هەمان شێوە ئێستا ینی سەرەتایش بۆ تێ قساس کێشەکە لەوەیە ئەوانش کە دێن قساکەن مەسەن یەکەی سەرپەرشتیاری میلاکش بێنە لێرە قسە بکە ئەو شتێرەی کۆمەڵێ معاناتی خۆی هەیە تەداخلاتی ئەملا ئەولا هەیە تەئسیرات هەیە بەداخەوە واستەکاری هەیە زۆر بەداختر ئەوەیە گەندەڵیش هەیە یعنی بەداخەوە هەموو هینەکان هەیە وڵاتەکە بەداخەوە لە وەزعێکی تۆزێک ینی لە قەیرانە تێپەڕێ بە تایبەتی ئێستاش و ڕۆژ دوای ڕۆژ و ساڵ لە دوای ساڵ ینی هەر ماوەیەک ینی شەڕێک دروستە بێ قەیرانێک دروستە بێ و ناوچەکە گشتی ینی بە عێراق و بە ناوچەکە دەور پشتی گشتی پیا تێپەڕە بێ دو سێ ساڵ تۆزێ دێتە هۆش خۆی هەمیسان تووشی شەڕێکی ترە بێ یعنی ئەمانە هەمووی کاریگەری هەیە گشتی کاریگەری هەیە لەسەر بە تایبەتی لەسەر پرۆسەی پەروەردە و لە هەموو بارەکانی ژیان خۆی هەمیشە یاسایەکەیە لە بەڕێوەبردننی وڵاتە بەڕاستی ئەوش ئەوەیە کە ناکرێ لە ناو بەڕێوەبەرایەتی وڵاتە شوێنێک لە شوێنێک باشتر بێ ناکرێ بۆ نمونە بڵێن وزارەتی پەروەردە لەبەرەوەی پەیوەندی بە پەروەردەمانەوەیە باش بێ بەڵام وزارەتی تەندروستی ئەتیادیە با خراپ بێ یان هەمووی پێکەوە خراپە بێ یان هەمووی پێکەوە باشە بێ بزەبت بۆ شێوەیە جا پێشینان وتنی ئەم هەویرە ئەو زۆرە کێشە هاوڕێ چەنە ڕاستین ئەوە کێشەی زەرفرا دەسی لەسەر هەموو برینەکان بە باشی داناز ئێمە بداخی عنی ئەگەر وەکو ئیزافەیەکە گەر ڕوخسەتم بدەن ئێمە کۆمەڵی قوتابخانە هەیە میلاکمان زۆر خراپە مەسەڵەن ئەگەر مامۆستای خۆبەخش نەبێ باوەڕتان هەبێ یەک هەفتە قوتابخانە ناڕاتە ڕێوە مامۆستای خۆبەخش یەک هەفتە قوتابخانە ناڕاتە ڕێوە من وەکو شخصی خۆم قوتابخانەکەی ئێمە وەکو قوتابخانەی چراغان ئەگەر مامۆستای خۆبەخشم نەبێ زۆر تحملکە سێ ڕۆژ مامۆستاکانم تحمل مامۆستا توانی باسی تاوان خوێندنگەکەی مامۆستایەکە لە خوێندنگە باشەکانی شاری کرد و بە هەوڵ و ماندووبوونی مامۆستا خۆی و مامۆستایانی هاوڵان و هاوڕێیانشی چەند مامۆستات هەیە تۆ و چەند مامۆستای خۆبەخش هەیە من بەڕاستی یعنی ئەگەر بینم لەوانەیە هین بێ من 12 پۆلم هەیە 516 قوتابی خوێندکارم هەیە 16 مامۆستام لە میلاکە لە ناو تەدریسای ئیساکە 16 میلیۆن خۆت لە ئاستا پێویستت بە چەند مامۆستایە بۆ 512 فێر بەو ژمارە پێویستی بە 28 مامۆستایە بڕیارێکیش دەرچووە ئەم دە مامۆستایی کە نەقسە تۆ ئەبێ بچی پڕیکەیتەوە بەو ئازیزانەمان بەو خۆشەویستانەمان بەو پێشمەرگانە ئاسا کە ناو قوتابخانەکان بەبێ موچە بەبێ چەند مامۆستای خۆبەخش پڕی بکەیتەوە چکەم هەر مامۆستایەک میلاک سێ مامۆستای خۆبەخش دوو مامۆستا دوو نیو وەکو ڕێژە دوو مامۆستا و نیو یەڵە پڕیەکاتەوە یعنی سێ مامۆستای میلاک 5 مامۆستای خۆبەخش یەڵە پڕیەکاتەوە شوێنەکەی چکەم تۆ ئەوە خۆبەخشە نەموچەی هێنێت ناتوانانی بێ وەکو ئەم دەوامی پێ بکەی ناتوانانی ینی لە کۆمەڵی ڕوانگەوە لە کۆمەڵی حساباتەوە بەڵام ئێمە وەکو خەڵکەکەی خۆمان ینی بەڕاستی خەڵکی کەرکوو هەمووی وەکو پێشمەرگە بە تایبەتی مامۆستاکان ئیتر ئەوەی داش نەمەزراوە خۆبەخشەکانمان ینی ئەوەی ئەیکەن لە ناو قوتابخانەکان جێگای ڕێز و تەقدیرن جێگای شانازین بۆ
میلەتەکەمان بەڕاستی. بەڵێنەوە باشە مامۆستا ئەوە ئێمە دەزانین بڕیارەکان لە پڕێکدا دەردەچن و ناتوانین مامەڵە لەگەڵ سەرکاری بڕیارەکاندا بکەین لە پڕێکدا بڕیارێک دەرچوو کە مامۆستا خۆبەخشەکان ئیتر بچنە ماڵەوە هەر بەڕاستی لە خوێندنگاکەی بەڕێستانەوە دەست پێ بکەین چی لێ دەی خوێندنگاکە من وەکوتم لەوانەیە بتوانم یەک سێ ڕۆژ بۆ هەفتەیەک دوام کە مامۆستاکانم ناتوانم چکەم تۆ 40 بۆ 50 خوێندکاری تیا پۆلێک مامۆستا ئەچێتە ناو پۆلەکە و دێتە دەرەوەکوێ لە ساحەی شەڕ هاتوێتە دەرەوە چکەم 50 خوێندکار بەدەم ئاسانە پۆل هەیە لە هەندێک قوتابخانە و خوێندنگا 15 قوتابی تایە 10 قوتابی تایە 7 قوتابی تایە پۆلیش هەیە لە هەندێک قوتابخانە و خوێندنگا 50 قوتابی تایە خوێندکاری تایە 60 تایە 40 تایە ئەمە فەرقەکە ئەبووە مەسەرەن ئەبێ پەروەردە میلاک یەکەی سەرپەرشتیاری ئەبێ ئەم ژمارەیە بە هەند وەربگرێ لە دانانی مامۆستا بۆ قوتابخانە و خوێندنگاکان چکەم لێرە کێشەی ترش دروستەکە ئازیزان ئەوەی مەسەرەن ئەو مامۆسانی لەو قوتابخانانن دایمە هەوڵەدەن خوان لێ نەقڵکەن لە ناچار ئەو نەیلاک و ناچار هەوڵەدەن خوان لێ نەقڵکەن یعنی تۆ هەر لەوەی مەسەنە ئەبێ دڵی مامۆستا ڕابگری ئەبێ کۆمەڵێ شتی بۆ فراهەم بکەین بۆ ئەوەی کەوا نەڕوە لە قوتابخانەکە نەڕوە چکەم ڕۆیشتنی یەک مامۆسایە کارەساتە بەڕاستی کارەساتە مامۆستا خۆبەخشەکان هیچ ئەگە تۆ وەکو نزیکبی لە وزارەتی پەروەردەوانەوە هیچ هەوڵەکەی بۆی ببنە ڕسمی شتێک لە بابەتە وتیان 7000 مامۆستا هەبوونە چارەنە سوشتیان دیارە ئەو 7000 ئەوە بۆ هین بوو بۆ هەموو دام دەستگاکانی کەرکووک کە بەعتیبار ئەسڵن خۆی هەر تەربیتیان نەبوو بەڵام بە زۆری جەنابی پارێزگار دووجا کتابی نووسراوی و ڕسمی کرد بۆ سەری خۆی بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە موافقەتێک وەرگیرا 2000 و شتێکی بدەنە پەروەردە بەڵام هەتا ئێستا هینەکانیان فڕ کردوێتەوە فۆرمەکانیان پڕ کردێتەوە بەڵام هەتا ئێستا بەداخەوە هیچ هینێک نییە ینی نازانین ئیتر بەانی ناو بڵاوەکرێتەوە یاخود 6 مانتر بڵاوەکرێتەوە ئەمەش بۆ خۆی کێشەیەکە ئەو مامۆستا خۆبەخشانە بەڕاستی ئەگەر دابمەزرێن قوتابخانە و خوێندنگاکان بژانەوەیەکی زۆر باش بە خۆیانەوە ئەبینن مامۆستایەک پرسیاری تر هەیە بەڕاستی سەبارەت بە بابەتە سەرەکیەکەمان ڕابین وەکو لای هەموو ماڕوونە کاتی تاقیکردنەوەکان دیاری کراوە هەر بە خشەش دابەزیوە کەمی کات و نزیکبوونەوەی وادەی تاقیکردنەوەکان ئەجا ئەم پرسە چەنە پەیوەندیدارە بە ئێوە چەنە پەیوەندیدارە بە خوێندکارە ئەوەندەش پەیوەندیدارە بە خێزانەوە بەڕاستی لەم بابەتەدا خێزان ڕۆڵی سەرەکیە بینێت خێزانەکان چۆن یارمەتی خوێندکارەکان بدەن بۆ ئەوەی لەگەڵ تاوانەکردنی کتێبەکەشدا بەڵام لە تاقیکردنەوە بە تۆکمەی زۆر بە باشی خۆیان ئامادە بکەن ئێمە ینی ئەم پشوانە ینی من وەکو هینێک حسابی لایە خلالی بەمانجی چوار شوکەیسە لەناو مانجی چوار باشە پرۆسی خوێندن ئەبێ 151 ڕۆژ بێ ئەبێ 151 ڕۆژ بێ بەڵام ئەگەر تەنها نوۆی مانگ بکرێت ئەگەر تەوەقعکرێ نوۆی مانگ 5 ڕۆژ بکڵێ پشوو بێ ئەگەر بەس نوۆی مانگ بکرێتە پشوەکان ئەگاتە پرۆسی خوێندن لەم 150 ڕۆژە 74 ڕۆژی ینی لە 150 ناکە خوار 50 لە پرۆسی خوێندنە ئەمە ئەرکەکە زۆر قورسەکە لەسەر مامۆستا لەسەر خێزانەکان ئێمە وەکو ئیدارات وەکو مامۆستایان لەم کاتەیە ئێمە امتحانی دووەمی مانجی وەرزی دووەمشمان تەواو کردووە لە ئامادەسازیین بۆ ئەوەی بابلین نمرەکان بچێتە شۆن خۆی سەعیسەنەوی و ئەم شتانە ڕێژەی بابلین سەدی دەرچوان و ئەم شتانە حساباتی خۆمانی بۆ بکەین بەڵام ئێستا تاقیکردنەوەکانی مانجی دووەم هیچ قوتابخانێک نەیکردووە هەتاکو ئێستاکە پێوە بێ ئەمە قورسایەکە خاتە سەر چێ خاتە سەر مامۆستا قوتابی خوێندکار بەخێوکاری قوتابی خوێندکارەکە قوتابی بەخێوکارەکە ئەبێ زیاتر لەم ماوەی کەوا ماوە ئەبێ زیاتر ئاگای لە مناڵەکەی بێ زیاتر هاوکاری بێ لە هەموو تونند و تیژێک دوورکەوێتەوە لەگەڵیا بە قسەی خۆش بە قەناعات هاوکاری بێ دەرسی بۆ ڕوونکاتەوە چکەم دەرسەکان وەکوتمان تاو ناکردی ئەبێ ئەو لە ماڵەوە یارمەتی بدات چکەم تۆ ئێستا لە وەختێکانی مامۆستا ناتوانێت بابلین لەسەر خۆی وانەکان بلێتەوە ئەو ینی ئەبێ پەلش بکات تۆزێک کە پەلەی کرد بازەکەی لەکوێ مەسەرەن قوتابی خوێندکارەکە وەکو پێویستێ ناگا ئەبێ چێ تەواوکە ئەبێ دایک و باشی بۆی تەواوکە خوشک و برا گەورەکەی لە ماڵەوە بۆی تەواوکە ئەمە ئەرکەکە قورسترەکە
بەڵام ئەبێ هەمومان دەستخینە ناو دەستێکتری ئێمە ئەو مناڵانە جگەرگۆشەمانن ئازیزی ئێمن هەموو تەمەمان ئێمە بۆ ئەوە سەرف کردووە خزمەتیان بکەین پیان بگەێنین بیانکەینە کەسێکی باش خۆیان خێزانیان شارەکەمان وڵاتەکەمان سوودیان لێ ببینێ بۆیە ئەم ماوەی ماوە زۆر زۆر گرنگە بە هەمومانەوە ئاگامان لیان بێ یارمەتیان بدەین هاوکاریان بین هەرچی ئەوەی لە توانامانە بێ وەکو مامۆسای وەکو قوتابخانە و دایک و باوکانش وەکو خێزان ئەوەی لە توانانە بێ بتواننکەوە شتێکی وا بکەن باجی ئەم پشووە زۆریە و ئەم کەم دەوامیە باجەکەی کەم بێتەوە لەسەریان هەر بژیت مامۆسای سپاس بۆ تۆ سپاس بۆ کاتەکەت سپاس بۆ بۆچوونەکانشت سپاس بۆش بەڵێ ئازیزان خۆشەویستان ئەوەی بینیتان بەڕاستی لە خەمخۆریمان بۆ ئەو بابەتە بەڕاستی بۆ ئەوەی کە کاتێکی زۆر زۆر کەمماوە ومەنەجش بە تەواو نەبووە ئێمە لە بەرنامەکانمانە هەوڵمانداوە کە بەڕاستی هەمیشە زۆرترین پێشنیاز بخەینە ڕوو لەلایەن میوانە بەڕێزەکانەوە هەروەها ڕێنوێنی و ئامۆژگاری بۆ خێزانەکان بۆ دایک و باوکی فێرخوازەکانش بۆ ئەوەی بتوانن هەماهەنگ بن لەگەڵ مامۆساکانە لەم ماوە کەمەی کە ماوە چی بکەن و چی نەکەن ئەمڕۆژ مامۆسای عەزیز لێرە لەگەڵ مام میوان بوو کۆمەڵێک ئامۆژگاری و ڕێنوێنی باشی کردین بۆ ئەوەی کە چی بکەین و چی نەکەن لەم ماوە کەمەی کە ماوە تۆ بۆ تۆش باش بشیرن زۆر باش بوو جا پێما بێ هەمومان ڕێز و سەری حرمەت و ناوازشمان بۆ هەموو ئەو مامۆستایانە هەیە کە پیت و حرف و حونجە و ڕستە و ئەمڕیان بۆ ئێمە دروست کرد یاخوا هەر لەش ساغ و ماندوو نەبن تەمەند درێژ بن و بۆ ئێمە بمێنن هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ